ئەمڕۆ لێرەین بۆکردنەوە یەکەم لقی کارەکانی دیاری کوردستان براندێکی تازەی کوردیە کە پتر لە 450,000 پارچە لە کاری دەستی لە ئاستێکی زۆر بڵندا لە های کواڵەتی چاپکراوە کاری لەسەر کراوە کە جوگرافیا و مێژووی کوردستان لە ناو چوارچێوەی کارەکاندا ڕەنجی داوەتەوە و دەتوانم بڵێم هەنگاوێکە بەر لە سربەخۆییدا ئەو سربەخۆیی لە ڕووی کللتورە و ڕاگەیان کە بچێتە قالبێکی جیهانی. ما وجه دروست کرد اجبو پیوستی کورو هبه و کسی گو هاتن کردستان وقت توریسته که یا جی کسی گو سفر دکن دروه کاربن هدیه تشت گل خو ببن و کردستان نشانی انسانی خو جیه گو چه بکن. استا نزدیکی 65 پارچه ما درست کردیم. زیاده ترین 450,000 پارچه توایی جلمه هنر. در ڕۆژی دوای ڕەمەزان قیام لێل دەست پێکە زیاتریش ڕۆژە تاکەکان بۆ ڕۆژانی بۆ لێلەتەل قەدر وەکو 21 و 23 و 25 و تا 27 تا 29. شو كشوي ليلة القدر علم مزقوتك وبنت مزقوتي سداي حاجي خالد عبادات أكين إن شاء الله خوي قولي لي من قبولك ببوني ليلة القدر إن شاء الله مزقوتك عن هر آودان بربي لإسلامتي إن شاء الله خوا رحم بهمو كسيوكا بشهيدة كانت كبهتي وكانت بفقير وهزار كاواني الدولة من يالمتي فقير وهزار بن مالي فقير وهزار آودان كنوا يا ربي خوا يالمتي همو فقير وهزار يبي رحم بمسلمانان بكين. يعني عم هر شاف نه ویری صبر منه يعني هم بهرابت بین سحکه درمانت می همی عرضه شباب له يعني خلق زورت فرا دلال و نشانه که يعني زاخوت ناسکرن فرا دلال ام وكو فرا دلال فعلا ام سمبولك بين وكو فرا دلال خابير زاخو وەکو گرێدانەکە زێدە ئەمێ گرێداین وی باژێڕی بە هەمی هەلکەفتە نەبەس ڕەمەزانێ نەوروزە و ڕەمەزانە و هەمی هەلکەفتە.